بەشی دووهەمی هەڵسەنگاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران لەژێر ناوی شۆڕشی دوێنێ و شۆڕشی ئەمڕۆ. سێهەم، سربەخۆیی پرسی سەرەکی شۆڕشی دوێنێ و ئازادی پرسی شۆڕشی ئەمڕۆ. واقعیەت ئەوەیە کە سەرەکیترین پرسی شۆڕشی ڕێبەندان بریتی بوو لە سربەخۆیی. خەباتی دژە ئەمپەریالیستی جەماوەر ویستی تۆڵەی کودتا ئیمپریالیستیەکەی 28 پوشپەڕی 1332 بکاتەوە. خەڵکی ئێران نەفرەتیان لە دەستێوەردانی بێشەرمانەی زلهێزە دەرەکیەکان و باڵوێزخانەکانیان لە سیاسەتی وڵاتدا بوو. لەمڕۆوە دروشمی مەرگ بۆ ئامریکا بە خێرایی جەماوەری بووەوە. ئەم دروشمە هێندە بە قوڵی لە ناخی کۆمەلگادا جێگیر بوو کە پەیوەندیەکی نامۆ و نەئاسایی لە نێوان ڕۆحانیە فاشیستەکان و ئەو چەپانەدا دروست کرد کە تێگەیشتنێکی ڕوونیان لە خەباتی دژە ئەمپەریالیستی نەبوو. ئەوەش بووە هۆی ئەوەی کە بەشێکی زۆری چەپ بکەوێتە داوێنی فاشیزمی ئاینیەوە، چونکە ئەم بەشە لە چەپەکان نایانویست ئەو ڕاستیە قبول بکەن کە دژە خەڵک ناتوانێت دژە ئیمپریالیست بێت و لەمڕۆوە لە ژێر شەپۆلی پۆپۆلیزمێکی کۆنەپەرستانەدا تێکشکا. لە شۆڕشی دوێنێدا سربەخۆیی دروشمی ئازادی ژێرپێنا و هەر چەشنە بەرگریەک لە ئازادی و دیموکراسی بە ناوی لیبرالیزمەوە ئیدانە دەکرا و دواتر فاشیزمی ئاینی خواستی ئازادی و دیموکراسی بە پێی یاسای ئیسلامی سەربڕی. بەڵام واقعیەت ئەوەیە کە سربەخۆیی هەر وڵاتێک بەر لە هەموو شتێک لەسەر بنەمای دەسەڵاتدارێتی خەڵکی ئەو وڵاتە بەسەر دیاریکردنی چارەنووسی خۆیان دامانە دەبەخشێت. هەر بۆیە سربەخۆیی لە ئێرانی ژێردەسەڵاتی ویلایەتی فەقێدا هیچ مانایەکی نییە، چونکە جەماوەرێکی کە نەتوانن بڕیار لەسەر چارەنووسی خۆیان بدەن بە دڵنیاییەوە لە مافی بڕیاردان لەسەر پەیوەندی وڵاتەکەشیان لەگەڵ زلهێزە دەرەکیەکان بێبەشن و ئەوە تەنیا دەسەڵاتداری مطلقی وڵاتە کە بڕیاری لەسەر هەموو بابەتەکان دەدات و تەنانەت ئەگەر بە مەسلحەتی خۆی یان نیزامەکەی بزانێت دەچێتە ژێر باڵی زلهێزێکی بیانی وەک رووسیە و چینی هەرچەند ناموسڵمان و دژە ئیسلامیشەوە. بەڵام ئەمڕۆ دروشمی ئازادی یەکێکە لە پایە سەرەکیەکانی دروشمی ژن ژیان ئازادی. ئەمڕۆ دروشمی ئازادی لە هەموو بزوتنەوە ناڕەزایەتیەکان و لە خۆپیشاندانە جەماوەریەکان و خەباتی ڕۆژانەی چینە جۆرە و جۆرە کۆمەڵایەتیەکاندا شەپۆ لەدات. جەماوەر لە دەست خەفەقان و سەرکوتی ئازادیەکان و دیکتاتۆریەت و دەسەڵاتی دیکتاتۆری و هەروەها دەستێوەردانی دەسەڵات لە ژیانی ڕۆژانەیاندا وەکگیان هاتوون و لەسەر ئازادیە بنەڕەتیەکان بە تایبەت مافی ڕێکخراوی سربەخۆ جەغ دەکەنەوە. بەڵام ڕێک لە کاتێکدا کە دروشمی ئازادی یەکێکە لە دروشمە سەرەکیەکانی جەماوەر بۆ بەرەو پێشبردنی شۆڕشی ژینە، هێزە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی لە هەوڵی سنووردارکردن و کنترۆڵکردنی ئازادیەکاندان. پرسی بەرگری لە ئازادیە سیاسیە بێشەرت و مەرجەکان لە کارنامەی بەشێکی زۆر کەم لەم ڕەوتە سیاسیانەدا گونجێنراوە. هەموو ئەو لایەنانەی ئەم داواکاریە بە شێوەیەک گەڵاڵە دەکەن کە بە یەک وشەی بەڵام بتوانن بۆ سنووردارکردن و مەرجدارکردنی ئازادی چەکیسپی وەربگرن. لەم ڕۆوە یەکێک لە ئەرکە تایبەتەکانی هێزە چەپ و پێشکەوتن خوازەکان بریتیە لە زەرورەتی پەرەپێدان بەویستی بەرگری لە ئازادیە سیاسیە بێشەرت و مەرجەکان بۆ ئەوەی ببێتە یەکێک لە پایە بنەڕەتیەکانی ویست و داواکاریە جەماوەریەکان. بێهۆنیە کە سەڵتەنەت خوازان کە ئێستا ترسی پەرەسەندن و جەماوەری بوونەوەی دروشمی ئازادی لە ناو خەڵکیان لە دڵنیشتووە، گەڕاونەتەوە سەر جەوهەر و بنچینەی سیاسی خۆیان و دیفاع لە فۆرمە نوێیەکانی ستەم و سەرەڕۆیی دەکەن. چوارەم، جیایی دین لە دەوڵەت خواستێک لە قوڵایی کۆمەلگاوە نەک دیاریەک لەسەرەوە. شۆڕشی ڕێبەندان شۆڕشێک بوو کە بە بەهێزبوونی فاشیزمی ئاینی دەسەڵاتێکی ئاینی لە ڕادەبەدەر توندڕەوی بەسەر وڵات داسەپان. دەسەڵاتی ئاین بە جۆرێک لەگەڵ سەرجەم پێکهاتەکانی دەسەڵات ئاوێتە بووە کە هیچ شتێک لەمڕۆدا بەبێ لە بەرچاوگرتنی ئەم ئاوێتە بوونە ئیمکانی شرۆڤەکردنی نییە. هەژمون و دەسەڵاتی ئاخوند و ڕوانگە ئاینیەکان لە تەواوی پێکهاتەکانی دەسەڵات لە هەڵبژاردنەکان و هەروەها لە پەروەردە و فەرهەنگ و هونەر و تەنانەت تەندروستی کۆمەڵگەشدا هێندە پەرەیسەندووە کە زۆر بە دژواری دەتوانرێت
ئاین و دەوڵەت لێک جیا بکرێتەوە. واقعیەت ئەوەیە کە ئێمە تەنانەت لە سەرتەمی شۆڕشی مەشروتەشدا شاهیدی سێکۆلاریزم و جیایی دین لە دەوڵەت نەبووین. لە یاسای بنەڕەتی مەشروتیەتدا شاپەرەپێدر و جێبەجێکاری ئاینی فەرمی وڵات واتە شیعەی 12 ئیمام بووە. هەوڵەکانی ڕەزاشاش بۆ لابردنی حیجاب ڕێکارێکی نادیموکراتیک و سەرکوتگەرانە بوو بە مەبەستی سەپاندنی جۆرێک لە جلوبەرگی ئیجباری و لە ئاکامدا پێشێلکردنی ئازادی جلوبەرگ. بەڵام ئێستا لە ئاکامی گەشەکردن و پەرەسەندنی ئاخێزی شۆڕژگێڕانە لە قوڵایی کۆمەلگەدا شاهیدی مەیل و ڕەوتێکی زۆر بەهێزین بۆ جیاکردنەوەی دین لە دەوڵەت. ئەم ڕەوتە بەهێزە هەوڵێکە لە قوڵایی کۆمەلگاوە بۆ کۆتایی هێنان بە ڕۆڵی ئاین و کەسانی ئاینی لە ناو دەوڵەت و پەروەردە و ژیانی ڕۆژانەی خەڵکدا. بەواتایەکی تر لە وڵاتێکدا کە زۆرینەی خەڵکەکەی ئایندارن، لە حکوومەتێکدا کە ماوەی 46 ساڵە دام و دەستگاکانی پرۆپاگەندای ڕژیم دفاعی لە ئاوێتەبوونی ئاین و دەوڵەت کردووە، لە وڵاتێکدا کە دەیان ناوەند و دامەزراوەی حکومی لە هەوڵی سەپاندنی بیر و باوەڕی ئاینی بەسەر ژیانی خەڵکدان، لە قوڵایی کۆمەلگەدا شاهیدی گەشەکردن و پەرەسەندنی سێکۆلاریزمێکی گەلێک پێشکەوتن خواز و ئینسانین. ئێستا ئیتر لە بەرکردنی جلوبەرگی دڵخواز وردە وردە خەریکە دەبێتە بابەتێکی ئاسایی و جێگیر لە کۆمەلگا و لە ناو بنەماڵەکاندا. ئێستا ئیتر تەنانەت دایک و باوکەکانیش ناتوانن بۆ مناڵەکانیان دیاری بکەن کە ئاینیان هەبێت یا نەبێت و بە گوێرەی ڕێوشوێنە ئاینیەکان هەڵس و کەوت بکەن. مرۆڤەکان وردە وردە ڕێز لە بیر و باوەڕ و بۆچوونەکانی یەکترەگرن و ئەمەش ڕەنگدانەوەی فەرهەنگێکی مۆدێرن و پێشکەوتن خوازانی ژیانی ئاسایی و دوورکەوتنەوە لە کاریگەریەکانی ئاین و خورافاتی ئاینی لەسەر ژیانی کۆمەڵایەتی کۆمەلگایە. ئەم سێکۆلاریزمە پێشکەوتن خوازە لە خوارەوە یەکێکە لە دەستکەوتەکانی شۆڕشی ئیستای کۆمەڵانی خەڵکی ئێران.